بەرەوپیری 8 مارس ڕۆژی جیهانی ژن. کۆماری ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا هەوڵی داوە تاوەها بارودۆخێکی سیاسی، کۆمەڵایەتی، قانونی و فەرهەنگی لە ئێراندا بەدی بێنێت کە لە ژێر سێبەریدا ژنان لە بەهرەمەندبوون لە مافە سەرەتایەکانیان بێبەش بکات. یەکەم هێرش بۆ سەر ژنان و مافەکانیان هەر لە سەرەتاوە لەلایەن خۆمێنیەوە بەڕێوەچوو. ئەو لە ڕێکەوتی 16 مانگی ڕەشەمەی ساڵی 57 داوتی کارکردنی ژنان لە ئیدارەکاندا قەدەغە نییە، بەڵام دەبێت بە حیجابی ئیسلامیەوە بێت. ژنانی ئازادی خوازی ئێران زۆر زوو زانیان کە ئەم مەحدودیەتە سەرەتای بێمافیەکی زیاتر و کارەساتبارترە. ڕۆژی دواتر کە هاوکات بوو لەگەڵ ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن و دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە قسەکانی خومینی، دەیان هەزار ژن لە شاری تاران دەستیاندایە ڕێپێوان. ژنان بە بەرزکردنەوەی دروشمی خەبات دەکەین تا ڕزگاری و حیجابی زۆرە ملێ کفنی ئازادیە توانیان هەنگاوێک پاشەکشە بە ڕژیم بکەن و حکمی خومینی بە ناچار بە شێوەی کاتی هەڵوەشایەوە. ئەم هێرش و دژە هێرشە لە هەموو ساڵەکانی تەمەنی کۆماری ئیسلامیدا لە نێو ژنان پیاوانی ئازادی خواز لەلایەکەوە و ڕژیمی ئیسلامی لەلایەکی دیکەوە بەردەوام بووە و ئێستاش درێژەی هەیە. بێبەشبوون لە ئازادی و یەکسانی، داسەپانی زیندان، ئەشکەنجە و ئیعدام بەسەر ژنانی خەباتکار، کۆمۆنیست و پێشڕەودا، کاری بێهەغدەست لە ماڵەوە، چەوسانەوەی زۆر توندی ژنانی کرێکار، هەوڵ بۆ بەهێزکردنی پیاوسالاری، هەژاری، لەشفرۆشی، ئیعتیاد و باقی ئازارە کۆمەڵایەتیەکان میراتی حکوومەتی ئیسلامی دژ بە ژنان بووە. بۆ ڕژیمی ئیسلامی هەوڵدان بۆ زاڵبوون بەسەر ژناندا سەرەتای زاڵبوونی کۆنەپەرستی بووە بەسەر هەموو کۆمەڵگەدا. بەڵام سەرەڕای ئەوەی کە هەڵاواردنی جنسیەتی و ڕێژەی بێبەشبوونی ژنان لە ئازادی، بارودۆخی گونجاوی کار و بێبەشبوون لە ئیمکاناتی ژیانێکی ئینسانی تاقەت پڕوکێن بووە و هەیە، دەکرێ بڵێین کە کۆماری ئیسلامی لە بەرەنگاربوونەوەی ژنانی ئێراندا شکستی هێناوە. بێزراوبوونی قانون و یاسای سەرچاوەگرتو لە شەرع، نەفرەت لە پۆلیسی ئەمری بە معروف و نەهی لە مونکەر، بێزاربوون لە ئاخوند و گشت ئەوانەی خەریکی شەیادی و بڵاوکردنەوەی خورافەی مەزهەبین، ئەمانە ئاستێکی یەکجار بەرینی کۆمەڵایەتیان بەخۆوە گرتووە. بە جورئەت دەکرێ بڵێن تەواوی ئەو کەسانەی کە لایەنگری ڕژیم، کار بەدەست، ڕاندخۆر، جاسوس و کاسە لێس نین لە هەڵسوکەوتی ڕژیم سەبارەت بە ژنان بێزارن. لە ماوەی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی لە ئێران هەزاران وتار، سەدان جڵد کتێب و بەرهەمی جۆراوجۆری هونەری، دەیان فیلمی سینەمایی و بەڵگەنامەیی لەلایەن پێشڕەوانی ڕووناکبیر و ڕادیکاڵی ژنانەوە بۆ زاڵبوون بەسەر فەرهەنگی پیاوسالار و دژ بە قانونی کۆنەپەرستانە، دیواری سانسۆر و خەفەقانی ڕژیمیان بەزاندووە و پەیامی خۆیان بە شێوەی جۆراوجۆر گەیاندووەتە کۆمەلگا. ئەمڕۆکە لە نێو پێشڕەوانی بەرینی چینی کرێکار و هەڵسوڕاوانی باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تردا ڕێزگرتن، دیفاعی لێبراوانە لە مافی ژنان و هاندانیان بەرەو خەباتی سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگی ئازادی بەخش و پێشکەوتن خوازانە پێوانەی پێشکەوتن خوازی لە کۆمەلگەی ئێراندا بە حیساب دێن. لە ڕیزی ئەم بەشە لە هەڵسوڕاواندا کە بە خێراییش لە حاڵی پەرەسەندندایە، هەوڵدان بۆ بنبڕکردنی تونند و تیژی جەستەیی دژ بە ژنان لە نێو کۆمەلگا و لە بنەماڵەدا بەرچاوە. بەرهەمی ئەم دۆخە بەهێزکردنی خەباتی دژە ئیستیبدادیە بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی. ئەم جێگا و شوێنەی ژنان لەم خەباتەدا بە باشترین شێوە لە حرەکەتی جەماوەری ساڵی 1388 خۆی نیشاندا. ژنان و بەتایبەت کچانی لاو لەم خەباتەدا نەتەنیا بۆ بەکارهێنانی گشت تواناییەکانیان دژ بە کۆماری ئیسلامی لەگەڵ هیچ کۆسپێکدا بەرەو ڕوونەبوون، بەڵکو لەم مەیدانەدا بە شێوەی بەرین و دڵسۆزانە لەلایەن پیاوانەوە یارمەتی ژەدران. ئەوان لێرە و لەوێ تەنانەت دەستیان لە ڕێبەریکردنی ناڕزایەتی و خۆپشاندانەکانیشدا هەبوو. چوونی بەرینی ژنان بەرەو خوێندنی باڵا کە یارمەتی و هاوکاری و هاندانی پیاوانی بنەماڵەکانیشی لەگەڵدا بووە، لەسەر ئەم بەستێنە و هەروەها لەسەر ناوەڕۆکی گۆڕانکاریەک بڕێوە چووە کە لە ئێراندا ڕووی داوە. داسەپانی تەمەنی ئیزدواجی قانونی 13 ساڵیش بەسەر ڕژیمێکدا کە ڕێبەرە مەزهەبیەکەی تەمەنی 9 ساڵانی بۆ ئەم بابەتە دیاری کردووە، لەوەها بارودۆخێکدا ممکن بووە. زۆربەی بنەماڵەکان ئەم قانونە کۆنەپەرستانەشیان قبوڵ نییە و دەرفەت بە کچەکانیان دەدەن تا بۆ بڕیاردان لەم بارەیەوە بگەنە تەمەنی قانونی نێونەتەوەیی کە ئەویش تەمەنی 18 ساڵانە. بەڕێوەبردنی ڕێوڕسم و ئاکسیۆنەکانی 8 مارس لە ئێران لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا
لە هەمان حاڵدا کە یەکێک لە سونەتەکانی خەباتی کرێکاری سۆسیالیستی و ئازادی خوازانەی بەردەوام ڕاگرتووە، یەکێکشە لە نیشانەکانی بزوتنەوەی ڕزگاری ژنان دژ بە دیکتاتۆری و دژ بە ڕژیمی دژەژنی کۆماری ئیسلامی. هەڵسوڕاوان و پێشڕەوانی ڕادیکاڵ و سۆسیالیستی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری پێویست و زەروریە کە دەست بدەنە دەستی یەک و بۆ هەرچی شکۆدارتر بەڕێوەبردنی مەراسم و ئاکسیۆنەکانی 8 مارس یەکگرتوانە کار بکەن.